دنیای ڕێز و خۆشەویستی هاوڕێیان سلااو ڕێز هاوڕێیان سلااو ڕێز هاوڕێیان کۆمەڵێک ئەو تەتەوراتانە زۆر خەتەرە زۆر خەتەر ئەوەش نییە ئەو قسانەی ئێمە مانان دەکەین هەندە کاریگەریی گەورەیە بچکووا کێشەکان زۆر لەسەرەوەی ئەوە یانی بازستە بەهەرحاڵ هەندێک ڕێی بیر و بۆچینی خۆمان دەدەبڕین بەس یەک دەقەی تر هاوڕێیان یەک دەقەی تر سەو باز لەسەر ئەوە دەکەین دنیایەک ڕێز و خۆشەویستی هاوڕێیان دنیایەک ڕێز و خۆشەویستی نا ئێستا هاوڕێیان هاوڕێیان ئەو کاتان باش دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوەی بەڕێز دنیایەک ڕێز و خۆشەویستی سەیرە هیچم لێ دیار نییە بەهەرحاڵ هاوڕێیان من ئەو ڕووداوەی دوێنێ ڕوویدا ڕووداوەی بچووک نییە بەڕاستی لێرە ئەوەتر دیارین ئەو ڕووداوەی دوێنێ ڕوویدا ڕووداوەکی بچووک نییە هەر بچووکترین ڕوودا ئێستا لە ناوچەکە ڕوودەدا کاریگەری لەسەر هەموو دنیا هەیە یعنی داعش دروست بە هەموو دنیای جوڵان بەهاری عەرەبی دروست دەبی هەموو دنیا ئەوە دەبی یعنی بەنمونە ئێران و سعودیە کێشەیان دەبێت سووریا پەردەپەرتەوە یعنی ڕووداوەکان ئێستا کارتێکردنی زۆرە بە تایبەتی بۆ ئێمە مەسەڵەن ڕووداوەکی وەکوی دوێنێ شەو دوێنێ بە ڕۆژ بەڕاستی ئاڵوگۆڕێکی نوێنە لە ململانەی سیاسی لە ململانەی سیاسی لە تەکەتل لە ئاشکراکردنی بەرەگان ئەوە دەبیتن هاوڕێم بەخێر بێن ببوورنە من هەم چاتەکان نابینم دووش ئەر بۆ خۆم چاتشکەم دەخوێن مۆگای شتێک نووسرات داوای لێبوردن دەکەم بەس بەڕاستی ئەوی دوێنێ ڕوویدا خەبەرەکان یعنی لای من خەبەرەکە و خەبەر هەندە گرنگ نییە بە ئاستی ئەوەی کە ئەو پیلانە ئەو هەموو بەرەیە یەکیان گرت هەوڵیاندا بەنمونە بەرەی زەرد و سەوز باوا بڵێن لێکتری بدرێ لێکتری بدرێ هیچ جیاوازیەک هیچیز نەمینێ و بۆ ئێمە ئایا لاهور منقزە یان کوڕیارە و سوڵتە و دەسەڵاتەیە کەمە لێرە ڕێی خۆمان دەین لەبەرەوەی ڕووداوەکە ئاڵوگۆڕەکە ڕۆهاتە مەیدان و تحولە لە ململانێ ینی قەت شتی وا لە 30 ساڵی ڕابردوو بۆ حەزمە نەکرایە دیارە پێشتر لە ژێرەوە تاڵەبانی و بارزانی کردیتیان بەنمونە پێکەوە لە کۆسڕە سووریاندا بۆ زانیاریتە ناوڕێیان پێکەوە لە نەوشیروان مستەفایاندا ینی ئەوانە بە جووتە هەوڵیان داوە پێکەوە معامەراتیان زۆر زڵی هەموو ئەو دەنگ و ڕەنگ و ئەویان کرد بەنمونە لە 92 کەم کەس لە بیریتی پێکەوە هەر یەکە و هەموو حزبەکانیان قوتە یەکێتی بە ناوی ئەوەی چەپ بەسەر چاو کاگڕەنزەر لە خەمدای لە خەمدای لە دوورڕە لە هەر شوێنەشی بەس ببوورن هاوڕێنەوە ببوورن لە 92 هاوڕێیان کۆمەڵێک حزب و کەسایەتی هەبوو یەکێتی بە ناوی بەرەی چەپ هەموو حزبەکانی برد پارتیش سۆسیالیست و حزب و ئەوانەیان هەموو قوتدا دوای ئەوە تیرۆریان دەست پێ کرد یەک دنیا خەڵکیان پێکەوە تیرۆر کرد هەر یەکێ لە بەرەیەکدا ئیتر دوای ئەوە لە کەس لەما لە کۆسڕە سووریاندا بۆ زانیاریتان یعنی ئەو قۆناغا 2001 کۆسرەتیان کلک و باڵ کرد تەسلیم بوو نەوشیروانیان وەلێ کرد ئیتر بۆ خۆتان زان نەوشیروان زوو تێدەتەقان دەڕۆی تێدەتەقان هاتەوە گۆڕانی دروست کرد حزبەکیش بۆ خۆی دروست کرد
ئێستا لەگەڵ لاهوری دەکەن ینی ئێستا بەس مەسەڵەن نەکۆسرەت نە نەوشیروان نە لاهور کەسیان ئەوە نیم بڵێن وەکو خەڵکەکی ئازادی خوازن لە پێناوی حقوقی ئینسان و ئازادی خوازی ململانێ دەکەن نا شەڕی قوتب و سوڵتە و ئاغایە یعنی ئەوەی لاهور دەیکات لاهور وەکو یەکێتیەک دەیکات باوا بڵێن کابرا یەکێتیە دەیەوێت یەکێتی قسەک حیزبەکی جوزابی وەچیوی دزە وەچیوی تیرۆر دەکا وەچیوی بنەماڵەییە بەڵام بەجێ مەسعود بارزانی ناکە ڕێی خۆی هەیە پارتی ماڵی تاالبانی کلچی ماڵی بارزانی وەسیەتی تاالبانی ئەوەیە بۆ زانیاریتە حتا گومان بازەوە دەکرێت وەسیەتی نوێژیروانی شەیە ینی کە ئاگای لە کوڕەکانی بیتن مەسعود بارزانی ئەوانە هەموو یەک بەرەنە بۆ زانیار تەنیشتی تاالبانی نینە گۆڕانیش بەشەشی گەورەی گۆڕانیش لەو ئامەرەی دوێنێ بەشدارە لە نمونەی پارتیەکان هەمیان یەک بەرەنە یەک دەم و چاون یەک جەپەنە پێدەچیت لەگە ئێرانش دوای ئەو سەفەرەی پارتی لە بۆ ئێرانیشیان ئەقناع کردیە نازانانی ئەمە دەزانیت هاوڕیان ئەو خەبەرانەی بەعز دەکرێتن یعنی لای من گرنگ نییە هەندە ئەوەیە برای لاهوری گیرایە و برای سەرۆژی دەستگای زانیاری گیرای ئەو خەبەر بەس ناوەڕۆکەکەی خەتەرە کە ئەو هەموو بەرەیە یەک دەگرن هەوڵ دەدەن هەمویان بکەونە ژێر ڕێبەری جەماعەتی مەسعود بارزانین باوا بڵێ ئەو جەماعەتن کە مەسعود کوفی کەی لە بۆ قوبادی لێدا گوتی بڕۆ و سێ کەسە لەسەر غالب بەریدا دەبیت دەنگم پێ بدەن یعنی ئەو گروپان کە مەسعود بارزانی وەکو مەرجەعی خۆیان سەیر دەکەن هیچ جیاوازێکیان نییە لەگە پارتی لاهور دەرێ ئەمە لە خۆم یەکێتیم باوا بڵێ یەکێتیە لاهور دەیەوێت قسەک جیابی ئاغاکی جیابی لە منتیقکە ئەو ململانەی ئاغا و حزب و ئەوەیە بۆیە بۆ ئێمە ئازادی خواز بەڕاستی لاهور منقز نییە لاهور کەسێکی ئازادی خواز نییە بێت چەپڵی لۆ لێدەین بەڵام بەرەکەی تر زۆر خەتەرە و ئەو بەرەیە دەیانەوێت کەس لە بەرامبەریان نەڵێن نە هیچ ئاغایش کە نەبی لاهور دەرێنە ئەمن ئاغاش تایبەتم یەکێتیم دەیەوێت ئەمن یەکێتیمم دیفاع لە لاهور دەکەم بەنمونە بەڵام بۆ کەسی وەچیمەی ئازادی خواز نەخێر لاهوریش تاوانبارە لاهوریش دەبی دادگایی بکرێ هەمان کوڕی ئەو سیستەم و ئەو بنەماڵەیە بەڵام لە ئێستاکەدا لاهور هەبی باشترە لەوەی ئەویش وەچی قوباد تەسلیم بی وەچی قوباد و لاور و پرۆپارتی و گۆڕانەکان مەسەلا من بانمونەک بڵێم لێرە زۆر کەس گۆڕان وایە باش ڕاست دەکەن وەڵی هەمومان دەمانزانی نەوشیروانیش کوڕی هەر ئەو سیستەمە بوو بەس ئێستا نەما چ بارگرانیەک بۆ ئێمەمانان بەجیمە چ بارگرانیەک بۆ ئێمە خەڵکێکی زۆرە بوو بەس دروشمیدا چۆوە ئەمانی گۆڕان نەما بەس خەباتی ئازادی خوازی خەباتی سیاسی ئاژبەتاڵ باوا بڵێ ئاژبەتاڵی ئەخلاقی گۆڕان شکستێکی زۆر گەورە بوو ئەوەی ئێستاش یعنی هەوڵ دەدەن تاکە کەسیان کە بە مەسعود بارزانی جار بەزار دەێن نا یان تەسلیمیان نەبووە لاهورێ پلەی دەدەن بەس سەدبارەی دەکەمەوە هاوڕێیان لاهور کەسێکی ئازادی خواز نییە لاهور حزبەکەی لاهوری و لاهوریەکان ئەوە نیم بڵێن وەڵاهی ئەمە دیتمان نەوشیروان بەو هەموو کۆمەڵە دروشم و بریقەدارەوە چ درۆزنەکی گەورە دەرچوو هەموو شتەکانی دیتان یعنی لە کۆتاییەکەیدا جنۆرەی لاهورە کە کابرایەک هاویژە ناو سنفی ئەمنی هاتیە و لە بنەماڵەی تاالبانیە و هاتی دەرێ من ئاغاکم تەسلیمی مەسعودی نابم هەر بۆ زانیاریتان هاوڕێیان من کەوە دەڵێم دڵنیا بن دقیقە دەشتوان پرسن ڕەنگی بەر لە منیش باس کرابی ها بۆ زانیاری چەند ڕۆژنامە نووسە بەس منەوە دەمێنێ هەڕێ لەماوە کۆمەڵێک فەزەعەتی و توانە عوسمانە کەسە بێ ڕەوشتە و دەبلمڕاڵە دەرکەوت بڕوا بکە ئەو توانایە وەسیتی نێوان هەر هەمووان یەکێک لەوانە وەسیتی نێوان نێچیر و لاهوریش بوو یەکێک لەوانە ئیتر ئەوە قسەی دەوی توانایە وتی نێچیر تاوان نێچیریش لەو پلانەیە بەشدارە بۆ زانیاریتانەوەی دوێنێ نێچیرە ئێرانە تێم دەگەی پێدەچی ئەوەی ئێران لە بەرەوەی دوای سەردانەی وەفدی ئێران پارتی لەوە ئێران هاتینەوە ئەوانە ناوێرن بێ ئێران شت بکەن هەم چ ماڵی تاالبانی چ ماڵی ئەوەی بەس پێدەچی لاهوریش ڕێگە ئەمریشەکان زۆرێک لە تەنسیقی هەبی نازانین بەهەرحاڵ
گرنگ نێچیر واژووی کردی لە بۆ دەرکردنی هەردووکان ئەمرەکەی دەرکردیە ئی زانیاری و دژە تیرۆر بۆیە پێچی نێچیریش دەستی لەو کۆدەتایی هەبێتن بەس گرنگ بێمەوە سەر توانە عوسمانەوە قسەی دەوی توانە و نێچیرە دڵنیا بن لەوە کە درۆی تێدا نییە نێچیر هەموو هەوڵەکی لەو ماوەی ئەوەدایە لاهوریش نامەیەکی دەستخەت ها بۆ زانیاری دەستخەت لە بۆ ماڵی مەسعود بارزانی بنووسی ئەمن هەڵە بووم لە 16 ئۆکتۆبەر داوای لێبوردن دەکەم پاکانەی بکە لاوڕێی کردوەتە 20 ڕۆژ ڕۆمەوبەر من ئەوە زامەتە 20 ڕۆژ بەس ئەو بەرهەم ساڵعە من پانە کرده بود بۆ زانیاریتان بەرهەم کە پار بیان پێرادبوو هاتەوە هەولێرێ بایکۆتی هەولێرێ لە سەهەر ژیرە نامەکەی پێشتر نادبوو وە نێچیر وەسیتی نێوان مەسعود و لە ئەوەی بوو بەرهەمی بوو بۆ زانیاریتان بەرهەم بە دەستخەتی خۆی داوای لێبوردنی لە مەسعود بارزانی کردی لەوەی بوویتە سەرۆک کۆمار لە ئەوەی وی دەرچووە بۆیە ئەگەر هەیە ئەو زارێ پارتیش ئەوەی بکە ماڵی بارزانی تەبعەکی زۆر خراپیان هەیە حەزیان لێ ئینسان کەرامەتی بشێنن تەسلیمیان بی قەت حەزیان لە ئینسانی ئازانیە قەت حەزیان لە ئینسانی بە کەرامەت نییە یعنی بڕوا بکەن سەو پێنج زیندانیە یەک نامەیان لە مەسعود بارزانی بنات بە ئەتوو مەرزەئی کوردی ئێمە هەڵە بووین داوای لێبوردن لێ دەکەین تووکەوەی یەکسەر بەرەدرا قانون و مانون و تیرۆر و مادە و مەحکەمە هیچ نەبوو هەرچی بەربرسە تاڵەبانی چۆسە گۆڕی ماڵی مەلا مستەفای تەواو هەمویان لەبیر چوو هەموو شەڕ و کە مەسعود 100,000 گۆتی دی لە شەڕی ناوە خۆ دەگە ئەو دەستێ خۆم دەبڕم ئەگە دۆقەی لەگە جەلالی بکەم کەسی دا فرمێس شیرۆی ناخوارێت ڕێگە درۆژ بی لە وەختی مەرد یعنی تەبعیان وایە ماڵی بارزانی ئەگەر تەسلیمیان نەبی ئیش لەسەر دەکەن لێت دەدەن هەوڵی تیرۆرت دەدەن پیلانت لەسەر دادەنێن ئیتر حەقیان نییە هەر یەکێک بی ئەگەر توخمی وەچیوانش بی وەچیوان تیرۆر بکە وەچیوان دەست بی گرنگ دەبی تەسلیمیان بی ئەگەر تەسلیمیان نەبی لێت دەدەن ئیتر ئەوان نیش دەکەن لە پێناوی ئەوەی مەسعود کێشەی لەگەڵ لاهووری ئەوەیە لاهوور تەسلیمی نەبووە کێشە لەوە نییە ینی لاهوور وەچیوان دزی دەکا وەچیوان هێزی چەکداری هەیە وەچیوان دەستگای دژە تیرۆری نا ئەو کێشانەی نییە کێشەی لەوەیە وەچی پاڤێل و قوبادی ملپان تەسلیمیان نەبووە ئەوەیە ینی مەسعودی پێمەرجع نییە نقطەکە ئەلێرەدایە شەڕەکەی لەگەر ئەوەی دەیەوێت لی بدا یعنی ئێستاگە بەس لاهوور بڵێ من کاک مەسعود مەرجەعە ئیتری نە 16 ئۆکتۆبەر دەمینێ قوت دەبی ئەو کونیوەی پاڤێلی قوت کرد قەت باسی پاڤێلی ناکە دەبینن قەت نارێ پاڤێل 16 ئۆکتۆبەری کردیە بەڵام دەرێ لاهوور کردیتی لە کاتێک دەهۆرچیان پێکەوە کردیان بۆ خۆ هەموومان لە بیرمانە 16 ئۆکتۆبەر هەردووچیان بوون لە وەچی بەسەر خۆشی پاڤێل هاتە سەر تەلەڤیزیۆنی ئاو بوتری ئاودی کورد 38 پیادەی سەرکردایە دیەشێتی لۆی ئیمزا کردیمە وەجا قەزم مەسەدە ینی کێشەکەی مەسعودی ماڵی بارزانی سروشتێکی زۆر خراپ و خەتەریان لێیە حەزیان لێیە کەس خاوەن ئیرادە نەبی لە خۆیان لە سەروی وان بی برێ لەل لە بەرام نا وشەی نابی لە بەرامبەر ماڵی بارزانی هەبی بە تاک یان بە حزب ئەوی دژیان بۆسی هەوڵ دەدەن لی بدەن دەرەقەتی نەهاتن پیلانی لێ دەکەن چاردەوروبەری ئەوە دەکەن وایان لە نەوشیروانی کرد وایان لە کۆسەتی کرد لە کۆن وایان لە هەموو خەڵکانەی تر کرد ئێستا لە لاهوور دەکەن یعنی بەڵام هاوڕێیان بۆ خەڵکی ئازادی خواست ئەوە نییە چەپڵە بۆ لاهوور لێتە یعنی هەڵە دەکرێت ئەگەر لاهوور وەکو فریشتێک یان ئێمە بین بڵێن مادام زدی پارتیە ئیتر چەپڵەی لۆ لێدەین بەڵام ئەمن بۆ خۆم لەو زەمانەی پێم خراپە لاهوریش تەسلیم بی یعنی بەڕاشکاوی بڵێم قاوە نێزەکە لە دۆڤەرەی خراپ نییە هەبی یەکێک برێتە مەسعودی جار بەجار نا بەڵام کەسێکی ئازادی خوازە ناوەڵە کوڕی ئەو سیستەمەیە کوڕی ئەو بنەماڵەیە سیاسیە لەو جەوەی گەورە بووە لەو ئەوەی ژینگە سیاسیی ئەوان بووە بەڵا یەکێتیە با بە کورتی وا بڵێن یەکێتیە کو یەکێتی پارتی لە دزی لە گەندەڵی لە تیرۆر لە ملشکاندن یەکەن ئاوایە لاهووری وایە بەڵام لاهوور دەوێت یەکێتی بی بەس قوباد و پاڤێل و شێخ جەعفەر و فەریدون عەبدولقادر و کوراد ئەو سالار عەزیز و ئەو مەلا کوندە بەبۆیە کەس بکو ئەو مەلا بەختیارە کوندە بەبۆ نییە بەڕاست کوندە بەبۆ ئاسا دەخینی هەوڵ دەدە دایم و سەعات ئەو گروپە پرۆپارتیە هەوڵ دەدەن
يعني بجنو بالاي مسعود بارزاني برستربي كل بن بردستي بارتي هردو دفر تواوتي مسعود بارزاني بي مرزابي كس نتواني برين نعش كوستاد مثلا لو ديو قالي هم مشتاق ناخوا براسي كوتا تاكاش لو هندي لو ديو قالش قصي مسعود ومسروري بخواتن او عن كل في كل بن يعني او امان الرئيس يكيا زعما تشلوانيا بلا بو يعني صد باري بكموا وبوش صدق مره لبري بنوسي ناكري بلاني همولاش بين تركياش او بيغمان تركياش كا مثلا حول لقر او بريده وايرانيش غمان دكري بيخوشا لبر اوي بارتي وكركان طالباني باوامري ايران ناويرن حركه واكا نابو زانياريتا ناويرن مستحيله يعني لاهور صد بياوي ايران بوا بنمونه نيدا ويران شكو ايران رقمش جرينجا هلا منطقي قد تمغن اوكي دكري اوكي كرايا اويش تمنازا مثلا قاسم سليمانيه كذا هو دسدا يعني اوي كركاني طالباني خزمتي زيادتي لكن لايران لا تاو لاهوري اما الناس يعني بس بيلتي قسك لاهور اگر سوق اول شي كونتاكت شبي لك امريكا غانا استاش وكوغوتم شي بارتي مالي بارزاني اگر لاهوري وشوانيان لبو كاتن شيشانيه هيت لك اوكي وش بافيلو قبادي تسليم يعني لا ورج دايما كاكم بتاعتهم بخون بالرياض دم يشتيما يشتي أجابة يشتي ما أنا ونفرشتي يشتي أرأو حزبي كريو سي صالة لا هو يك دنيا مزجيم وتعاون بار وبخولة وش مسرور كري أو من دالدانية بلام صد باري دقينوا بلانا كده سرقويا هميان مسؤول وارزاني وكمر زعقوب كان دفري سوزو زرنا يلن بيكوا تكلبن ومشى مسؤول بارزانيان بي مرزع بيت ومالي طالباني طالباني وشيخ جعفر وفريدون وملا بختيار وسالار عزيز وكوسترتوان لقل مين بس اوي زانياري ما زور دليان بي خوش بوزح اوانش كاودو عموزايل وخوانوا تقدريبا بنوان وتفرز نسل وزحكي بهر حالا ريان تن باريده كموا بو ايمي آزادي خواست شروان وأياز وكرا أوانا سيمبولن أوانا إشمي دفاع لبشتن رابوستين نوغلا هو كان بلام أكبري سول مثلا زنجزيانية كم ناس كانوا محور كان بلي هاو بيمانة كان هبو بيقول ما ناس كان خطر تربون أجر سيطري الدنيا بقرت بازور خطر تربون نوتك بس بركة كش بري آزادي خوازي نبو يعني هدو كان خراب خراب ترن باشتر نية ليرة لأنه حزبي كردي بقوران تو بإسلامي كان تو باشتر نية خراب تريه يعني ليلة بدمونا كموانا إلى السويدن دزاننا وريان استو مثلا بارتا كي بناوي سفاري ديمقراط أو هذا كلا دجي بناهن دي إيمي كو بشكل أنا قصان رخنان منطقية كده إلى سلام براسي شارستانتي أوروبا ما ويران كردي بلان بشكل راسيست وفاشين بلام هذا كان يترجوكو مودرات كريستين ديمقراط واناش خطرن بس بقول سفاري ديمقراطني يعني خطر وخطرتر هي النقطة كالي ردايا اجناوني بلا يكك باشا اويتك خراب انا هدو برا خطر نبو ايما بلام بركيتر بو غنترين بري وبهيسترين بري وزور خطره خلق دبي او ديوي ببينيتن يعني مالي بارزاني وطالباني شو الشكل كردني لقاو بروبارتي دبي همو خلق لدى فري الصوت جوك الشيخ زعفر او إهانة بكري او لقصي مسعودي قرآنا وكم ملا باختيار سيزار لقوتي مسعود بارزاني سرور شهري ما لقر ما يتجاوز وكم فريد عبد القادر بريكاكا مسعود دتشكني بس بعسي كرداتي دكا يعني او صنفاني عندي مالي بارزاني او ها تسليم بكرامت او عند بيتم بار على هوري النقطة كش هلوي او بيتر تا استا خبري دقيق نية او دلين دوكاس جيرا او من بيموايا يتشكلو دزقا جرينغانا بلاي كملا لاهوري ورد جيرا توا يتر اگر يزور شي زانياري لي ورد قرنوان دجا تيرور نوع عقل الصلع بكن باشاك شي بيبكن حاولي او دادنت اوش تسليم بيوشي اگر تسليم بونشي هي أجهري تسليم بونشي هي
و ماڵی بارزانانی کێشیان لەسەوە نییە لاهور لە سەرۆشی دەستگای دژە تیرۆرە و 16 ئۆکتۆبەری کردی و قسانە قسەی قۆڕە لەبەرەوەی پاوێریش کردی و مێجدی کردی بەڵام کێشەیان لەوەیە وەکو گوتم لاهورە تا ئێستاکە ناڵێ مەسعود بارزانی کورسی ئەوە ئێوە لە کاک ڕەنزدەر بەخوا هیچ نمای ناڵێ مەسعود مەرجەع وەکو پاوێر ملی خۆر نەکردی وەکو ئەو قوبادەی هاوڕێیان بڕوا بکەن ئەو قوبادە دەوری زۆر خەتەرە نەک لە ناو تیمی حکومەت لە ئەوروپاش وەفدێکیان لەو ڕۆژانە هات بۆ سوید ئەو دەشانە نەزانم چێ عەبدولکەریم دەبەشانە شتێکی وایە بڕوا بکەن لە پارتیەکان دەوریان خراپتر بووە لەسەر ئەوەی ئێمە ئاگامان لێیە لە لای سویدەکان ئەو شۆڕش قادر و ئەوانە پرۆژەی گەورەیان لەمە تێکدا لە ناو پەرلەمانی ئەوروپا وەک کۆریەکی مەسعود بارزانی مامەڵەیان کردیە خەڵکیان ئەوروپیەکانیان سار کردەوە پەرلەمانتاری ئەوروپی هەبووە وەکو ئەمینی هەوڵیدایە کەیسەکە باتە ناو پەرلەمانی ئەوروپا ئەو شۆڕش قادرە ملپانە ئەوەی کرد ساردی کردەوە چوینە لای سویدەکان کێشیان لە بۆ ئێمە دروست کردیە خەتەرن بەرەی قوباد بەشەکە لە پرۆسەی وەکو و بۆ زانە چەندین شوێن قوباد ئاگامان لێیە دژی ئەو کەسی و 5 ڕۆژنامە نووسە قسەی کردیە وەکو مەسعود بارزانی پێی تیرۆریست بۆیە خەتەرن ئەوانە قوباد باشش دەزانی ئەوەیە بەس لەبەر ئەوەی قوباد کرد و باڵی کرایە کورە قوباد کە دەچێت دەرێ قسەک ئاگار لە ماڵی خۆت بی بە جددیمە دا ئاڕیان بۆ زانیاریتان قوباد لە گەڕەکی جاشەکان دەژی لە هەولێرە گەڕەکێ پێی دەگوترێ ئیتالی دوو عارف ڕژدی لێیە دەرێن ئازاد جوندیانی لێیە قوباد تاالبانیشی لێیە حیمایەکانیان هەموو زێرەوانیە هەمووی زێرەوانیە هەر گەڕەک کە پێ ئیتالی دوو ئیجاشەکانە قوباد لێوێ دەژی باشترین ناسینیشەوە بیتەوە لەوەی غالب محەممەدی لە حکومات هیچ جیاوازێک نێنێ مەسعود چ برێت قوباد تاالبانی هەمن هەورامیەکە و لە ئەوروپا ئێمە دەزانین زۆر دەوریان خراپە یەکێتیەکانی سەر بە باڵی قوبادی دەوری زۆر خراپ دەبینن لە نوێنەرایەتەکانی هەرێم لە هەمووی ئەو شوێنانەی ئەوان بن بۆیە ئەو بەرەیە زۆر خەتەرترە لە بەرەی لاهوری لاهور باش نییە بەس ئەو بەرەیتر زۆر خەتەرترە ئیشی خەڵکی ئازادی خوازەوە نییە چەپڵە لە لاهور لێدا بەڵام ئەو بەرەیکە زۆر بەهێزە هەمویان 180 دەسەڵات پێک دێنن گروپەکەن و پیسترین گروپ لە نمونەی وەکو مەلا بەختیار و شێخ جەعفەر و ئەرسەلان بایز و فەریدون عەبدولقادر و ئەوانە خڕبوونەوە لەگە مەسعود بارزانی مەسعودیان پێ مەرجە قسەی کۆتایشمان ئەوەیە ئەو شەڕە لەسەر ئازادی خوازی نییە لەسەر حقوقی ئینسان نییە لەسەر مافی خەڵک نییە ململانی دوو قوتبە بەس قوتبەک زۆر خەتەرە فاشی دیکتاتۆر دەیانەوێت ئەزمموی هەولێر و سلێمان دهۆک ببەنە سلێمانیش بە تەواوەتی هەر ئەوەیە ئەگەر نەخۆ لە سلێمانی ئێستا بەهەش نییە بۆ عەدالەت نییە بۆ قانون نییە لە سلێمانیش بەڵام مجەڕەد قسە کراوەتر هەیە لە وێندەر هاوڕێیان ویستم هەر ئەوەندە سەرنجەکانی خۆم بدەم ڕووداوەکی وا گەورە ئیشەوەی هەموومان قسەی لەسەر بکەین من زۆر قشمەوەی دەبتۆ لە پشتەوە منج دەکەین ئەماوە ڕێی خۆمە سەرنجی خۆمەوە دەردەبڕم غەڵەتم ڕاستم ڕەنگی ئەو بم سەردەمانێک بەنمونامە هەموومان نەرم بووین لەگەر نەوشیروان بەس دەرکەوت غەڵەت بووین هەردەبا بەجددیمە بەس هەرچەندە هەر شتێک تەقیمی ئەو کاتی دەکرێت کەکە چێ دەیزانی بەجددی ئەو هەموو کوماڵە نەوشیروان بە ناوی کوڕەکانی دەکا یان کردیتی بەڵام بە هەموو حاڵەتێک ئەوە بڵێن هاوڕێیان چەپڵە لۆلەدان لۆ لاهوری خراپە بەڵام بەرەکەی تر بە سەدقات لە لاهوری خەتەرترن ئەوان فاشیزمن هەموو 185 دەسەڵاتی کوردی فاسد ئێرهابی لەبەردەستی ئەو بەرەیەیە کە بەرەیەکن بڕیاردەرن لە کوردستان